بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. بارزانی هەرگیز شانی لەژێر بەرپرسی دەرنەکردووە و لێی هەڵنەهاتووە. هەرگیزیش لافی ئەوەی لێ نەداوە کە بێگوناهە و نەکەوتووەتە هەڵەوە. ئەویش ئادەمیزادە و وەک هەر ئادەمیزادێکی تر لەوانەیە یا ڕاست هەنگاو هەڵ بهێنێتەوە یا بکەوێتە هەڵەوە، بەڵام کەم جاریش دەکەوتە هەڵەوە. ئەمەش یەکێکە لە سروشتەکانی سەرکردەی ئیلهامدار. سادەیی و بێفیزی سروشتێکی بێدەستکرد و بەسەرخۆدا نەهاوردووی ئەو بوو. هەرچەندیش کەسانێکی کەمی داغ لە دڵ و بەغیل و کینەوەر بیانەوێت تارمایی ڕەش و تاریک بهاوێنە سەر ڕۆڵی گەورەی ئەو، ژیانی خەباتکارانی ئەو لەکەدار بکەن، ئەو هەمیشە نیشانەیەکی زیندوی یاکاتی ئەمنەتەوەیە و شەرەفی تێکۆشانێتی. ئەوانی ژیانی تێکۆشەرانی بارزانی لەکەدار دەکەن، مێژوو و ئاوەژوو دەکەن و خراپە دەرحەقی خەباتی نەتەوەیەک و ڕەمزی ئەو نەتەوەیە دەکەن. پرسیارێکی سەرەکی گەلێ پڕ بایەخ هەیە، ئێستش زۆر کەس دەیپرسن و بە خەیاڵی زۆر کەسی تریشدا دێت. ئەوەیش ئەوەیە چی بوو وای لە بارزانی کرد هەر پاش مۆرکردنی ڕێکەوتنامەی جەزائیری 1975 بڕیاری وەستاندنی کارە سوپاییەکانی شۆڕش بدە. واتای زۆر بۆ ئەم بڕیاری بارزانی لێدراوەتەوە و گەلێشیکردنەوەی بەرەو ڕوو کراوەتەوە. هیوایان هەیە لە کەسانی دڵسۆز و لە بارزانیەوە نێزیکەوە دەرچووە کە قایل نابن لایەنە نەرێنیەکانی هەر کار و هەنگاوێ ببینن کە ئەم سەرکردەیە کردبێتی یا نابێتی. هیواشیان هەیە لە ڕەگەزگەلێکی ناحەز و کینەدار و داغ لە دڵەوە دەرچووە کە ئەوانیش قایل نابن لایەنە ئەرێنیەکانی هیچ کار و هەنگاوێکی ئەم سەرکردەیە بەدی بکەن. ئەم جۆرە ڕەگەزانە نسکۆی شۆڕشیان بەهەلی بۆ هەڵکەوتووی تەمەنیان زانی بۆ بەدناوکردنی بارزانی خۆی و سێبەر و گومان و دوو دڵی خستنە سەر مێژووی گەشاوی خەباتی ئەو. پێویستە لەسرمدان بەوەدا بنێم ئەوەی ئێمە ئەمڕۆ لەباری بەرژەوەندی دەوڵەتان و کێشەی نێوانیان و ئاڵۆزی ئەم کێشەیە و دێوی پشتەوەی دروستکردنی بڕیارە چارە سازەکانی دەوڵەتە گەورەکانەوە دەیزانین لە کاتی شۆڕشدا هیچ شارەزاییەک و تەنانەت بیرۆکەیەکیشمان لەبارەیانەوە نەبوو. سەرەڕای ئامانجەکانی هەردوو تەوەرەکەی جەنگی سارد و کێشەی تاڵ و سەختی نێوانیان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بە تایبەتی ئەندازەی ڕنگدانەوەی لە وەزع و بارودۆخی میلەتی کورد و شۆڕشەکەی ئەم میلەتەدا کە هەر هیچمان لەوەش نەدەزانی. کە نسکۆی ساڵی 1975مان بەسەرداهات بارزانی پیرێکی 72 ساڵە بوو. ئەمە تەمەنێکە لە زۆر وڵاتانی جیهاندا 7 ساڵی لە تەمەنی ڕسمی خانەنشینی ڕەت کردووە. لەم تەمەنەدا زۆر کەس ناچار دەکرێن دانیشن و ئیتر بە تەواوی بەحەسێنەوە و دەست لە هەر کارێ هەڵگرن لەوانە بێ ماندوویان بکە. چێ جای کارێکی وەک سەرکردایەتی کردنی جەنگێکی پارتیزانی ئەوتۆ ڕووبەرێکی بەربڵاوی وای گرتێ بێتە بەر سێ ئەوەندەی ڕووبەری وڵاتێکی وەک لوبنان بێ و ئەو هەموو چیە بەرز و گردن کەشانە و ئەو هەموو دۆڵ و شیوە قوڵانە و ئەو پیادە ڕێسەخت و ڕقانی تێدا بن. من وە نەبێ نهێنیەک بدرکێنم ئەگەر بۆ بخوێنی بگێڕمەوە کەوا بارزانی تووشی نەخۆشیێکی پڕ مەترسی ببوو، نیشانەکانی لە حوزەیرانی 1974دا پێیەوە دەرکەوتن. بارزانی بەشی زۆری هاوینی ئەو ساڵەی بۆ چارەسەرکردنی خۆی لە تاران بەسەر برد و هیچ دەرفەتێکی ئەوەی نەبوو بۆ چارەسەرکردنی نەخۆشەکەی بڕواتە دەرەوە. بارزانی بۆ وەزعە پڕ مەترسیە و لەو بارودۆخە قورسەدا کە ئەو پیلانە گەورەیە بۆ شۆڕش هێنابوویە گۆڕێ، توانای ئەوەی نەبوو بەردەوام بێ لە سەرکردایەتی کردنی شۆڕشدا، بە تایبەتی پاش ئەوەی بۆمان دەرکەوت بوو کە ئەو پیلانە لە بەربڵایی مەودایدا گەیوەتە ڕادەیەکی گەلێ لەوە دوورتر کە ئێمە بووی دەچوین. پاش ئەوەی بە تەواوی دیاریدا کە هەردوو حکوومەتی عێراق و ئێران ڕێکەوتنێکی سوپاییان لە نێوان خۆیاندا بۆ هاوکاری و ڕێخستنی کاروباری نێوانیان با مەبەستی گەمارۆدانی شۆڕش و لە ناوبردنی مۆر کردووە و لە کاتێکدا کە هەرچی ئەوانە بوون لەوە پێشدۆستایەتی خۆیانیان بۆ دەردەبڕین. بێگوێدانە هیچ ڕێ لێگرەیەکی دەروون
وازیان لێ هێناین و دەستیان لێ هەڵگرتین. ئێستا پاش وەلاخستنی هەموو سۆزێکی دەرونی لاموایە بڕیاری بارزانی بەڕاگرتنی ڕەوتی شۆڕشی ئەیلول لە ناوگەلێ قوربانیدا کە ئەم سەرکردەیە لە پێناوی نەتەوەکەیدا داونی لە هەمویان گەورەتر بوو. بارزانی ناوبانگی خۆی و ڕابردووی و ئێستەی و دوار ڕۆژی و مێژووی خەباتیشی خستە مەترسیەوە بۆ ئەوەی گەلەکەی لە بەڵایەک بەدوور بگرێ کە هیچ گومانی تێدا نەبوو بەسەری دادێ. لە کاتێکدا کە ئێمە دوای سۆسکەوت بووین بارزانی لەسەر حەق بوو. ئەوە تا ئێمە ئێستا بەری ئەم ژیرەی ئەم نیشانە پێکانەی بیرروبۆچوونی ئەو دەدروینەوە. تێکڕای گەلی کورد ڕۆڵی مەزنی بارزانی لە سەرکردایەتیکردنی بسووتنەوەی ڕزگاری خوازی ئەم گەلە و توند بەدەستەوە گرتنی جەڵەوی ئەم سەرکردایەتی لە ناو گێژە و گاردەلوولی جەنگی ساردا لە یاد نەکردووە. ئەمەش لەوەدا بە ئاشکرا دیاریدا کە هەزاران کەس لە 1970دا وەک پێشوازی لە سەرکردەیەکی لە جەنگدا سەرکەوتوو بکەن. پێشوازیان لە تەرمی بارزانی کرد کە لە تاراوگا هێنرایەوە و بە فرمێسک و هوتافکێشان و کافۆکۆڵی گەرمەوە بەڕێیان کرد. بارزانی یەکێک بوو لەو سەرکردە کەم وێنە و دەگمەنانەی لە سایی بەهرەی سەرکردایەتی کردنیان و دڵسۆزی بێ سنووریان بۆ ئەو پرسەی بۆی تێکۆشاون سەرکردایەتی خۆیانیان سەپاندووە. گەڕانەوەی بارزانی لە 6 تشرینی یەکەمی 1950دا لە یاکاتی سۆڤێتەوە زەنگی یاکاتی نەتەوەی کورد بوو لێدرا. لە 6 تشرینی یەکەمی 1993دا گیانی بارزانی گەڕایەوە بۆ یەخستنەوەی سەران سەری نەتەوە. شۆڕشی ئەیلول سەرچاوەیەکە کە کەس نییە پێویستی پێ نەبێ بۆ لێوەرگرتنی دەرسی سیاسی و سوپایی و ئابووری و کۆمەڵایەتی. پێویستیشە لەسەر ئەوانەی لە بواری نیشتیمانیدا کار دەکەن و لەسەر ئەو وەچانەی پاش ئێمە دێن ئەو پێڕەوانە پێشگوێ نەخن کە ئەو شۆڕشە نەخشی کێشاون و ئەو ڕێبازانی ئەو شۆڕشە لەسەریان ڕۆیشتووە پند و ئامۆژگاریان لێوەرگرن. دەرسێکی ناوەندیش هەیە ئەم شۆڕشە فێرمانی دەکا ئەویش ئەوەیە هەمیشە سووربین لەسەر ئەوە کە لە مەیدان دابین تا کەسانی تر حسابمان بۆ بکەن و بزانن هەین. پێویستە لەسەرمان هەرگیز وا گومان نەبین لایەکەیە ئامادەیە بەرژەوەندی خۆی بکە بە قوربانی ئێمە یا بە خۆڕایی یارمەتیمان بدە. بابزانی کەسانی هەن پێشانمان دەدەن کەوا دەیانەوێت دۆستایەتی و هاوکاریمان لەگەڵدا بکەن. جا ئەگەر ئەوەمان پەسەند کرد و پێی قایل بووین دەبێ سەرەتا ئەوە لە پێش چاوی خۆمان دانین کە ئەم هەڵوێستی ئەو کەسانە لە بەرژەوەندی تایبەتی خۆیانەوە هاتووە و ئێمەش دۆستایەتی خۆمان لەسەر ئەم بنەمایە بینا دەکەین. زۆر لە هەن دەزانن دۆستایەتی لەگەڵکردنمان لەگەڵ بەرژەوەندیان یەک دەگرێتەوە. بەڵام بەرژەوەندی ئێمە لەو دۆستایەتیەدا ئەوەیە بگەینە ئامانجی دوجاریمان واتە کە پرسی نیشتیمانیمان بگەینە ئامانجی خوازراوی خۆی. پێویستە لەسەرمان بزانین بەبێ چارەسەرێکی دادپەروەرانە و هەمەلایەنەی پرسی کورد ئاشتی و ئارامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەرناگرێ. جا کەوامان لێکدایەوە پێویستە لەسەرمان بەردەوام ورد و بابەتیانە لەو گۆڕاوە زوو ڕووداوانە ئاگادار بین کە لە جیهاندا ڕوودەدەن و خۆمان لە دوورە پەرێزی دوور بگرین. بگرێت دەبێ شوێنی خۆمان لەم گۆڕاوانەدا دیار و دەستنیشان بکەین و نەخشەی کاری نەتەوەی خۆمان بە شێوەیەکی ڕوون و دیار و هاوسەنگ و دوور لە سەرشێتی و سەرەڕۆیی لا پەڕگیری و هەست و سۆزی خۆی و لەبەر ڕووناکی ئەم گۆڕاوانەدا بکێشین و ئاگامان لێبێ نەکەوینە کەنداڵی ڕەنگا و ڕەنگی فێڵبازیەوە. بە جۆرێکە لە یەک کادا لەگەڵ لایەک و دژیشی بین. گومانی تێدانە هەڵوێستێکی وا برێتیە لە خۆکوشتنێکی سست و لەسەر خۆ. لێرەدا پێویستە ئاماژە بۆ ئەوەش بکەم کەوا شۆڕشەکەمان هەمیشە لەسەر سربەخۆی بڕیاری سیاسی خۆی سوور بوو ئەوەشی پشتگوێ نەخست کەوا ئێمە هەرچەند بمانەوێ باز بەسەر هۆکاری جوگرافیاییدا بدەین یا لە یادی خۆمانی ببینەوە ئەوە ئەو هۆکارە چی لەمە و پێش و چێ لەمە و پاش خۆی بەسەر ئەم بڕیاری ئێمەدا سەپاندووە و دەسەپێنێ. لە هەمان کاتیشدا پێویستە لەسەرمان ئەوە لە پێش چاوی خۆمان دانین و هەوڵ بدەین چەندمان پێ بکرێ دۆست بۆ خۆمان زۆر و دوژمن بۆ خۆمان کەم بکەینەوە. ئەوەش بزانی کە هێنانەدی ئەم ئامانجە سەبر و هێوری و بیندریێژیەکی فرەی دەوێت. دەژمێ هەمیشە لە ڕووی هەوڵ و تەقەلای کەسانی لاپەڕگیری چێ ئەو دەوڵەتانەی کوردستانیان لە نێوان خۆیاندا دابەش کردووە و چ لایەنە کوردیەکاندا بوەستین کە دەیانەوێ خەباتی گەلی کورد بکەن بە جەنگێک لە نێوان گەلان نەک لە نێوان گەلێکی چەوساوە و
دەوڵەت گەلێکی ئستەمکاردە. پرسێکی تریشەیە پێویستە بایەخێکی تایبەتی بدەینێ. ئەویش ئەوەیە کە حکومەتەکانی هەرێمەکە چێ لەمە و پێش و چ لەمە و پاشیش هەوڵێکی زۆر و گەورەیان داوە و دەدەن بۆ ئەوەی نهێڵن کورد خاوەنی یەک بڕیار بێ. ئەمەش ئەو کاتە بە ئاشکرا و لە باشترین شێوەدا دیاریدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەیلولی 1996دا دەرکرا بۆ ئێران و پاشان بە هاودەنگی هەموو دەوڵەتەکانی هەرێم ژێردرایەوە. هەروەها دەبێ ئەوەشمان بە هیچ کلۆجێ لە یاد نەچێ کە بنەمای هەمیشەی بەر و دوامان و سەرچاوی هێزمان هەرگەلەکەمانە و هاوپەیمانی استراتیجیمان تەنیا ئەوە کە دەستمدایە نووسینەوەی ڕووداوەکانی شۆڕشی ئەیلول لە کاتی نووسینەوەکەدا وام بە خەیاڵدا دەهات کەوا بە دیمەنەکانی فیلمێکی سینەماییدا ڕەت دەبم. خۆگەر ئەو دۆکۆمنت و بەڵگە و بیرەوەریانە نەبوونایە کە لە یادی خۆمدا ڕامگرتبوون و ئەو سەرنجانە نەبوونایە کە کاتی خۆی نووسی بوومەوە، ئەوە ئەو ڕووداوانە لە چنراوێکی خەیاڵ یا لە ڕۆمانێکی بەرهەمی عەقلی ڕۆمان و چیرۆک نووسەکان بەولاوە وەک هیچی تر نەدەهاتنە پێشچاو. لەو سەردەمی نووسینەوەدا هەموو جارێ سەرسامی دای دەگرتم. ئاخۆ چی بنووسمەوە و چێ بخەمە لاوە. شۆڕشی ئەیلول پڕە لە کاری قارەمانانە و کەس نەکردەی ئەو تۆ قەڵەم یارای ئەوەی نییە باسی بجێڕێتەوە و بیخاتە سەر کاغەس. ئەگەر مجەڵەوم بۆ خۆم شل بکردایە و هەموو کارێکی قارەمانەی پێشمەرگەم لە ماوەی ئەو کێشە تاڵەماندا بنووسایەتەوە، ئەوە پێویستی دەکرد چەندین ئەوەندەی ئەوەی لەم کتێبەدا هەیە ڕووداوم بنووسایەتەوە. لەبەر ئەوە تەنیا ئەوەندەم کرد هەندێک نمونەم لەم ڕووداوانە نووسیەوە. لەناو ئەو قارەمانانەدا چەندین دۆستی ئازیزم هەبوون گیانی خۆیان کرد بە قوربانی و لە مەیدانی شەڕدا گلان و هەریەکە کۆمەڵێ بیرەوەری و پڕ لە ئێش و ئازاریان لە دڵمدا بەجێهێشت و وێنەیان بە زیندوی لە زەینمدا ماوەتەوە و هەرگیز بەجێی ناهێڵن. زۆر جار ئەو وێنانەم بەداخ و کەسەرێکی زۆرەوە هێناوەتە پێشچاوم. ئەوانە کەسانێ بوون گیانی خۆیان لە پێناوی بە ئازادی ژیانی خەڵکانی تردا بە هەرزاندا. لەناو ئەوانەدا یادی ئیدریسی برامم هەرگیز لەبیر ناچێتەوە. دنیاش بێ دۆست و برادەر ئەوەندە ناهێنێ، بەڵام ئەوەی سەبووری بە دڵم دەدا و تۆزێ خەمم دەڕەوێنێتەوە ئەوە تا خوێنی ئەوانە بەفەی ڕۆ نەڕۆشتوە و بەری شەهیدبوونیان ئەوەیە ئێمە ئەمڕۆ بە خۆمانەوەی دەبینین کە ئەوەتە قەوارێکی سیاسیمان هەیە و ئازادیەکمان دەستگیر بووە لە حکوومەت و پەرلەمان و دەستگا بەڕێوەبەریەکانی کوردستاندا خۆیان دەنوێنن. سەرەڕای ئەو خۆشبژی ئابووریەی کە ناوچەگەلی تری وڵات شتی وا بە خۆیانەوە نابینن. وەک لە سەرەتای ئەم پێشەکێدا ئاماژەم بۆ کرد، من لەم بەشەی ئەم زنجیرە کتێبی بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردەمدا ویستومە بە یارمەتی ئەو سەرنجانەی کاتی خۆی نووسیمەتەوە و پشت بەو بەڵگانەی مەبەستم بووە کۆیان بکەمەوە و نەهێڵم بفەوتێن. ڕووداوەکانی شۆڕشی ئەیلول لە سەرەتایەوە لە 1961 تا نسکۆکەی لە 1975دا بنووسمەوە. ویستوشمە هەموو شتێ بێ پێچ و پەنا بخەمە سەر کاغەز و ئاگاداری ڕیزی مێژویی لە زنجیرەی ڕوودا و قەوماوەکاندا بکەم و لە هەرکوێیەکدا بەلامەوە پێویست بێ ڕاوبۆچوونی خۆم لەم ڕوودا و لەو ڕووداودا دەرببڕم. لافی نەکەوتنە هەڵەش لێ نادەم لەم شتانەدا کە نووسیومەتەوە، بەڵام هەوڵی شەمداوە خۆم لە کارتێکەری سۆز دوور بخەمەوە و نەکەمەوە نەو بازنەی لایەنگری و بەلای لایەکدا شکاندنەوە. هەموو مەبەستێکم ئەوە بوو ئەم کتێبە و ئەو بەڵگانی خستومەتە پاڵی بەشێ بن لەسەر چاوە پشت پێ بەستراوەکانی لێکۆڵینەوەی شۆڕشی ئەیلول و کانیەک من لێکۆڵەوان و مێژ و نووسان لێی هەڵێنجن و بۆ وەچەکانی لەمە و پاشدێن بێ سوود نەبن. دیسانەوە دێمەوە جەخت لەسەر ئەوە دەکەمەوە کە من ئەو کتێبەم بە مێژوویەکی تەواو دانانێم کە هەموو ڕووداوەکانی شۆڕشی ئەیلول بگرێتە خۆی. مەبەستیش لەم کتێبە نەکەمکردنەوەی قەدری کەس و نەبەرزکردنەوەی پلەپایی کەسیشە، نەبەدووتنی کەس و نەبەرز هەڵدانی کەسە. ڕووداوەکان و ڕۆلی هەر کەسێکم بۆ خۆیان چۆن بوون و چۆنم بە چای و خۆم دیون وام نووسیوەتەوە و وام خستووە تا دوو توێی ئەم کتێبەوە. لە دواییشدا لەوە پترم لە دەست نایەت کە داوای لێبردن لەو قارەمان و خەباتکارانە بکەم کە ناوێکیان لەم کتێبەدا نەهاتووە. ئەوەش نە بەدەست ئەنقەس بووە و نا بە مەبەستی هەڵاوێردنی کەسێک بەسەر کەسێکی تردا. بگرە مەسەلەکە تەنیا ئەوە بووە باسەکە چۆن دێتە پێشەوە و چۆن پێویست دەبێ بکرێ وابێ. زۆریش سپاس گوزار دەبم ئەگەر لێ توێژەوان و
شوێن هەڵگران ڕەخنەم لێ بگرن و بەسەر نووسینەکەمدا بێنەوە و لە سەری بنووسن و چی ناتەواو بوو من لە یادم چوو بوو ئەوان تەواوی بکەن. کارێکی وە بەشێکە لە خزمەتکردنی ڕاستی و خاوێنکردنەوەی مێژوو لە ڕووداوی ساختە و ڕوونەدا و هەواڵی دەست هەڵبەست. من نەبنووسم و ناخۆشم لە ڕیزی مێژوو نووسان و لێ توێژەوەندا دادەنێم. بەڵام ئەو هەڵا وێردیەی بە حکمی بوونم لە ناوەندی بڕیار دروستکردندا و پاشانیش بە حکمی بوونم بە یەکێ لە دەستەی ئەو ناوەندە دەستگیرم بووە. هەرکی نووسینەوەی ئەوەی خستە ئەستۆم کە ئاگام لێبووە و باشداریم تێدا کردووە و ئەمە بەشێکە لە ژیانی منیش. لەخوا داوا دەکەم گەلی کورد و گەلانی تێکۆشی تریش کە لە پێناوی ئازادی خۆیاندا تێدەکۆشن لە قوربانیدانی زیاتر و مەینەت بە سەرداهاتنی زیاتر بەپارێزێ و هەمویان بە ئامانجی خۆیان بگەێنێ و دۆستی و خۆشەویستی و دڵپاکی لە ناوگەلاندا بخاتە جێی یەکتر نەویستن و کینە لە یەک هەڵگرتن و دەمارگرژی کوێرانە. لەسەر هەمووشمان پێویستە دەرس و پند و ئامۆژگاری لە ڕابردوو وەربگرین بۆ ئەوەی نهێڵین دەرد و مەینەتەکانی جاران دووبارە ببێتەوە و بتوانین دوا ڕۆژێکی بێترس و لەرز و بەختەوەر پێکۆ بنین. پاش ئەمەش و لە دواییدا لە جاتی باوکم و ئیدریسی برام و بە ناوی خۆمەوە داوای لێبوردن لە گەلی کوردەکەم لە هەرچی کە پێویست بێ داوای لێبوردنی بۆ لێ بکرێ. مەسعود بارزانی 12/5/2000